بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ماوەی 2 ساڵە قەیرانی سیاسی و دارایی هەرێمی کوردستان بەردەوامە و تا ئێستاش چارەسەرێکی جدی بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان نەدۆزراوەتەوە. زیانمەندی یەکەمیش لەم قەیرانە هاوڵاتیانی هەرێمی کوردستانن. میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باس لە دوایین هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەربارەی دۆخی هەرێمی کوردستان دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دۆخی چەقبەستووی سیاسی و قەیرانی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ڕوبەڕووی دۆخێکی سەخت و دژوار کردوێتەوە و هیچ ئیرادەیەکی جددیش نییە بۆ تێپەڕاندنی قەیرانەکانی هەرێمی کوردستان. بەهۆی درێژەکێشانی قەیرانی سیاسی و دارایی هەرێم کە لە ئەنجامی سەروەرنەبوونی یاسا و زاڵکردنی بەرژەوەندی حیزبی و کەسی بەسەر بەرژەوەندی گشتی هاتووەتە ئاراوە، ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان کەوتووەتە مەترسیەوە. بەهۆی قەیرانی سیاسیەوە دامەزراوە یاسایەکانی هەرێمی کوردستان وەک پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و دەسەڵاتی دادوەری بەشێکیان پەخراون و بەشێکیشیان ئیفلیج کراون، بەشێکیشیان ماوەی یاساییان بەسەر چووە و ناتوانن کارەکانی خۆیان بەڕێوەبەرن. خەڵک دوای دەیان ساڵ خەباتیان بۆ ئەوە کرد هەرێمی کوردستان بێتە خاوەندام و دەستگای دەوڵەتی کە خزمەتکردنی هاوڵاتیان تێیدا سەنتەر بێت. بەڵام ئێستا دوای 25 ساڵ دام و دەستگاکانی هەرێمی کوردستان لە لێواری ڕوخاندان و بەرەو نەمان دەچن. کاریگەرێکی دیکە خراپی قەیرانی سیاسی بریتیە لە ناکۆکی نێوان هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان و پەردبوونی نێوماڵی کورد. ئەزموونی مێژووی کورد لە سەدان ساڵی ڕابردوو ئەوەی سەلمان ناوکۆکی و پەرتەوازەیی نێو کوردان گەورەترین زیانی لە کێشەی کورداوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا هێزە سیاسیە دەسەڵاتدارەکانی کورد هەمان هەڵەی ڕابردوو دووبارە دەکەنەوە، پەندیان لە مێژوو وەرنەگرتووە. لالایەکی ترەوە ئەوەی باجی یەکەمی قەیرانە سیاسی و دارایەکانی هەرێمی کوردستان دەدات تەنها بریتین لە هاوڵاتیان. سەرەڕای ئەوەی هەرێمی کوردستان خاوەنی سەرچاوەیەکی زۆری داهاتە، بەڵام بەهۆی گەندەڵی و ناشەفافیەوە موچەخۆران و فەرمانبەران بە 2 مانگ جارێک نیو موچیان پێ دەدرێت و بەو پەڕی سەختیەوە ژیانیان بەڕێ دەکەن. ئەوەی جێی سەرسوڕمانە ئەوەیە بۆچی دوای 2 ساڵ لە قەیرانی سیاسی و دارایی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هیچ هەنگاوێکی کردەییان نەناوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. بە پێچاوانەوە دەیانەوێت درێژە بە قەیرانەکان بدەن. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، مامۆستا بەخێر بێن، سوپاس بەوەدەبوونتان. ئێر سەرەتا لەوە دەست پێ بکەین دوای ئەوەی کە لە 11 ساڵی ڕابردوو بارزانی پەیامێکی ڕاگەیاند بۆ گۆڕانکاری لە هەرسێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان. چ شتێکی تازە هەیە لە دانوستان بۆ چارەسەرکردنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاس. سڵاو لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام. حقیقەت ینی ئێستا ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چاوەڕوانیدان بە تاکید ینی ئەوەیە کە جەولەی دووەمی گفتوگۆکانی نێوان لایەنە سیاسیەکان دوای قۆناغی یەکەم لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان تێپەڕی هەنگاو بندرێ بە جددی بۆ چارەسەری کێشەکان. ئەوەی ئێستا هەبێت لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان هەرو جموجۆڵە ینی سست و جموجۆڵە سستانن کە حقیقەت ینی سستن و لە ئاستێکی وا دانین کە لە ئاستی دڵخۆشکەری هاوڵاتیاندا بن بەڕای ئێمە. هەرچەنێمە باوەڕمان وا بوو کە بوو
جددیتر بە ئیرادەیەکی جددیتر لە دوای دوهەمین پەیامی بارزانی و جەولەی یەکەمی گفتوگۆکان بە جددی و بە ڕێڕەوێکی تەندروستدا تێپەڕیبان بۆی کە هەنگاو درراوە بۆ چارەسەری کێشەکان بەڵام ئەوی ئێستا هەیە بڵێ کۆمەڵی هەوڵ هەیە حقیقت و ئەو هەوڵانە لە ئاستی جیادان و تێڕوانینی جیاشەیە بۆ چارەسەری کێشەکان و زۆر جاریش تەمەشتی لاوەکی دێتە ناوە بەرەوەی اتفاقیەتی دوو قۆڵی سێ قۆڵی چوار قۆڵی نێوان لایەنەکان حقیقت بەڵام ئەوی بەڕای ئێمە و کۆمەڵی ئیسلامی تەندروست و صحیحە ئەوەیە کە گفتوگۆکان بە جددی لە نێوانە و پێنجێسە دەستی پێکردبایەوە بە ئاقاری چارەسەری کێشەکان وەلانانی بەشی گەورەی ئەو بلبلانیانی لە ڕابردوودا هەبوون و بە ئاراستەی بەدیهێنانی بەرژەوەندەکانی هاوڵاتیان بە تێگەیشتن لەو مەترسیانەی کە ڕوبەڕووی هەرێمە بنەوە لە ئێستادا و دوای شەڕی داعش و ئەو دەرفەتانش کە دێنە بەردەمان ئەمە تێڕوانینی ئێمە و کۆمەڵی ئیسلامی بەو شێوەیە بەڵام تا ئێرە تا ئەوەی کە ئێمە قساکەین حقیقت ینی جوڵەیەک نابینین کە ینی دڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێخۆش بکرێت بەڵێ زۆر باشەکەواتە هیچ وادەیەکیش دیاری نەکراوە بۆ جەولەی داهاتووی کۆبنەوەی لایەنە سیاسەکان هیچ کات دیاری نەکراوە من زانیاریم نییە کە ینی دیاری کرابێ کات لە بینی هێز و لایەنە سیاسیەکان بۆ شێوەی کە ئێمە یڵینانی کە گفتوگۆ هەبێ ڕەنگەڕانی هەفتەکان لە هەفتەی داهاتووەکو چۆن لە هەفتەکانی ڕابردوشدا کۆبوونەوەی دوو قۆڵی هەبووە لە بینی بەشێ لەو هێزە سیاسیانە بەڵام حقیقەتەوە کۆبوونەوەوانە لەو ئاستەدانین کە ینی لە ئاستی مەطلوب دابن و چۆنەڵی پەنجە خرابێتە سەر برینەکان و بە ئاراستەی چارەسەری کێشە بنەڕەتیەکان بێت زۆر باشە ئەو کاری یەکەم کۆبوونەوانە بە شێوەیەکی سست بەڕێوەدەچن و چێ دەبێت ئەم کۆبوونەوانە بکاتە کۆبوونەوەی بەرهەمدار من هیوادارم جارە یەکەم ینی ئیرادەی وەلانانی هەندێک هێزی سیاسی یەک یا دوو یا کەمتر یا زیاتر لەلایەن هیچ هێزێکی سیاسیەوە نەبێت بۆی کە فعلەن بۆ چارەسەری کێشەکان هەوڵ بدرێ هەندێک لە هێزەکان وەلا بندرێنەوە بخرێنە پەراوێزی چارەسەری کێشەکان چونکە کێشە بنەڕەتیەکانی هەرێمی کوردستان بەبێ ئەو هێزانەی کە هێزی ئەساسین و نوێنەرایەتی خەڵکەکەن و دەریش کەوتۆ کە لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان خاوەنی کاریگەرین و کاریگەریان لەسەر هەم ناوخۆی هەرێمی کوردستان هەیەەوە هەم نوێنەرایەتی کوردەکەن لە بەغدا بەبێ ئەو هێزانە ڕانی ئەستەمە بتوانرێت چارەسەری کێشە بنەڕەتیەکانی هەرێمی کوردستان بندرێت یەک دوو زۆر جاریش ئەمانە هەوڵن بۆ ینی ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەرکیزیان لەسەر کێشە بنەڕەتیەکان نەبێت و بخرێنە سەر کێشە لاوەکیەکان ئەنی ئێمە پێمان وایە ئەمانە هۆکاری ئەساسین بۆی کە گفتوگۆکان جددینین تا ئێستاش ینی و ئیرادە جددیێنی هەرچەند ئێمە جاری تریش تەمەنەوەمان وتوە دو هەمین جەولەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان ئەوان زیاد لە جارێک کوتیان ئێمە جددین و ئەمانەوەی گوێ لە هەموو لایەنەکان بگرین و دوایەوە دەستەکەینەوە بە گفتوگۆ لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان بۆ چارەسەری کێشە بنەڕەتیەکان کێشە بنەڕەتیەکانی هەرێمی کوردستان دیارن و ڕێگاکانی چارەسەریشیان حقیقت زۆر ڕۆشن و دیارە پێویستی بەوەیە کە هێز و لایەنە سیاسیەکان بەرژەوەندیەکانی خەڵک و هاوڵاتیان و بەرژەوەندیە باڵەکانی میلەتەکەمان بکەن بە سنتەری گفتوگۆکانیان و ئەمانە ببن بە هەنگاوەکانی چارەسەری بنەڕەتی بن لە کێشەکانی هەرێمی کوردستان بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە هیچ هەوڵێک هەیە بۆی کە کۆمەڵێک لایانی سیاسی پراوێز بخرێن لەلایەن لایەنێکەوە ئەمەش کاریگەری خراپی لەسەر پرۆسی سیاسی هەرێمی کوردستان دیاری دەکە یاخود چارەسەرە کاریگەری خراپی لەسەر پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان هەوەی بێشک کاریگەری خراپی لەسەر پرۆسی سیاسی هەرێمی کوردستان هەیە و هەر هەوڵێک بۆ وەلانانی هێزێکی سیاسی یا زیاتر لە هێزێکی سیاسی هەوڵێکە بۆ ئەوەی کە ئیرادەی سیاسی لایەنێک فەرز بکرێ بەسەر لایەنەکانی کە دە حەقیقات و وەکو جۆرێ لە ئینتیقام و تۆڵە بێ لەو هێزانەی کە ڕەنگە نەچوبنە ژێر خواستی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە ئەم هێزە سیاسیانی لە هەرێمی کوردستان هەین نوێنەراتی خەڵکەکەین و ڕێژەیەکی بەرچاوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانەی بەو هێزە سیاسیانەدا و هێزانە لە بەرامبەر دەنجی هاوڵاتیانیان بەرپرسن و بێ ئازانش تعبیر لە هەڵوێستەکانی خۆیان بکەنەوە هەڵوێستانەشیان هەر هێزێک ئازادە لەوەی کە پێی وایە چۆن بەرژەوەندەکانی هاوڵاتیان بەدیدێ بۆیە من ینی بگەڕێمەوە سەر ئەوەی کە وەلانانی تەهمیشکردن و پەراوێزخستنی هەندێک هێزی سیاسی
چارەسەری ینی خراپ و شوێنەواری خراپی لەسەر واقعی سیاسی هەرێمی کوردستانە بێ بە تەکید شوێنەواری خراپ و گەورە بەجێهێڵێ و بە دڵنیاییشەوە بەبێ ئەوەی کە هەموو هێزە ئەساسیەکانی هەرێمی کوردستان ببن لە چارەسەری کێشە ئەساسیەکان هەنگاوەکانی چارەسەری کێشە بنەڕەتیەکان لەسەر ڕێگایەکی تەندروستینین و ناگەنە کەناری ئارامی بە دڵنیاییەوە دوو ئەوەی کە ئەو ئیرادەیە هەیە یان نییە ئێمە تەمەناکەین و ئیرادەیە نەبێت بەس هەیە لە واقعدا تەمەناکەی نەبێت ینی خۆ زیاد لە خوێندنەوەیەک هەیە لەو ڕووە و هەوڵی شەب بۆ لە ڕابردوودا بە دڵنیایی بەڵێ زۆر باشە بەس ئێستاندێک لایانی سیاسی و گوێمان هەندێک بەرپرسی سیاسی دەبێت کە بە جۆرێک لە جۆرەکان پارتی لەو دەست پێشخەرەی بارزانی پەشیمان بۆتە بۆ گۆڕانکاری ئێوە لەو بارەیە چیتانە یانی پاشەکشەیەکەیان هۆکە بۆچی جێبەجێ نەکرایانی ئەو پرسیارە بێ لە پارتی دیموکراتی کوردستان بکرێت ینی حقیقت بەڵام ینی زۆر ڕوون دیارە کە سستی هەیە و بە شێوەیەکی زۆر هێواش و سست هەنگاوەکان بەرەو پێشچوون و ئیرادەیەکی جددیشتە ئەم لەحزەیە نابینێت بۆ تطبیقی ئەو دوهەمین پەیامی بارزانی وەکو ئەو کاتیش ئێمە لە بیرمانەوە کۆمەڵی ئیسلامی وتمان میکانیزمەکانی جێبەجێکردنی پەیامی بارزانی ئەکەوێتە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان و بێ ئەوان لەگەڵ لایەنە سیاسیەکان بگەن بە تەوافق بۆ جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو پەیامە ئێستاشی لەگەڵ بێمە تا ئێستاش کە قساکەین ئێمە بیانی مامەڵی فەرمی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ دوهەمین پەیامی بارزانیە و مامەڵاکەی کە پارتی دیموکراتی کوردستان ئێوێ ئەم پەیامە لەسەر ئەرزی واقعدا جێبەجێ بکە و تەمەناکەین کە پاشگەزبوونەوە نەبێت چونکە ئەم پەیامە ئێمە کاتی خۆشیان وتمانم پەیامە هەنگاوێکی دروستە بۆ چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان و ئەوەش ڕێگای تەندروستە بۆ گەیشتنی لایەنە سیاسیەکان بۆ تەوافق و چارەسەرکردنی ئەو کێشە ئەساسی و بنەڕەتیانی لە هەرێمی کوردستان هەن زۆر باشە باس لەوەکت کە دیدی کۆمەڵی ئیسلامی وایە کە یعنی ئەو گفتوگویان دەست پێکەنەوە گفتوگۆی پێنج خۆڵی بن بەڵام ئێمە دەبینی کە لە ئەستی باڵە هەندێک لایەن بازەوەکە کۆبوونەوە پێنج خۆڵەکان کۆتایی پێاتووە یعنی جگە لە کۆبوونەوەی پێنج خۆڵی مەسەرەن ئەگەر لەسەر ئاسی پەرلەمان حیسابکەی حەفدە لایەن مەسەرەن حەفدە خۆڵی و نازانم چەندی تر بکرێم چارەسەری خێرانەکانی هەرێم دەکەن ئەزانی کا حەکیمیانی گفتوگۆی پێنج خۆڵیەکان مەکرمەیەک نییە بەم هێز و بۆ هێز لایەنە سیاسیانە بدرێەوە ئەم پێنج هێزە بەڕیزبەندی نوێنەرایەتی زۆرترین دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن و ئیستحقاقی ئەو هێزانەیە و ئەم پێنج هێزی ئەساسین کە تەنها نوێنەرایەتی کورد لە بەغدا لەم پێنج هێزەیە کۆبووتەوە خۆتەزانی و لە هەرێمی کوردستان بەڕیزبەندی خاوەنی زۆرترین دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن و ئەم پێنج هێزە لە ڕابردوودا دەرکەوت کە ئیتیفاقی سیاسی ئەم پێنج هێزە ئەتوانێ ئەمن و ئەمان بێنێتە کوردستان و بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان ئێستقرارکە و هەر ڕابردوش دەری خستم لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوون و هەم لە قۆناغی دوای ئەو لێکترازانە سیاسی لە هەرێمی کوردستانیشێ بەبێ ئیتیفاقی سیاسی ئەم پێنج هێزە ئەستەمە بتوانێت کێشە ئەساسیەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ بۆیە ئیسراری ئێمە و تێڕوانی نیشمان بۆ ئەوەی کە ئەم پێنج هێزە ئیتیفاقی سیاسی بکەن لەو ڕۆوەیە کە فعلەن ئەم هێزانە ئەتوانن چارەسەری کێشە ئەساسیەکان بکەن و بگەن بە ئیتیفاقی سیاسی بۆ چارەسەری گرفتە ئەساسیەکان وی لە خۆیانی ئەم کۆبوونەوەی پێنج خۆڵی نەمەکرمەیە وەکو باسم کردە خواستێکی ئەوەندە گەورەشەم هێزانە حەزیان پێی بێت ئەوەیە کە بوونی کۆبوونەوەی پێنج خۆڵی شەفافترە و ئەم پێنج هێزە هەموو بێ کۆ بەشدارن و باشترە لەوەی دوو هێز یا سێ هێز لە چوارچەوەی دیواری داخراوە ئیتیفاقی سیاسی بکەن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەزانن ئەم ئیتیفاقیە چییە و وەکووتیشم نوێنەرایەتی زۆرینەی هەر زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکاتەوە زۆر باشە بەس ئەوەی کە ئێمە دەیبین مەسەرەن نۆ مانگ شتێکی ماوە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کە دەبێت تاکو 11 ئەنجام درێت ینی لەو ماوەی بە بۆچوونی ئێوە ینی گۆڕانکاری لە سەرۆکایەتەکانی هەرێمدا دەکرێت یاخود ئەو کۆبوونەوەیەکەی سەدەکرد بۆ کاتکوشتن و پێ ناچێت ئێمە گۆڕانکاری ببینین دۆخەکەت تاوا هەڵبژاردنە بەو شێ بەردام زانی ئێمەگەر بۆ هەڵبژاردنەکانی داهاتووش پێویستمان بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هەیە پێویستمان بۆیە کە پەرلەمانی کوردستان دەست بە کارەکانی خۆی بکاتەوە پێویست بەوەیە کە فعلەن لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان ڕابسپێردرێ بۆی کە ئامادەکاری بکات بۆ هەڵبژاردنەکان پێویستمان بەوەیە کەم هێزوو لایەنە سیاسیان متمانە بگەڕێتەوە ناویان پێویستمان بەوەیە کە
کارێک بکرێت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گڕوتینەوە تا بچنەوە سەر سندوقەکانی دەنگدان حەقیقەتەن کە ڕەنگە لە ئێستادا زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان جۆری لە بێئومێدی ڕووی تێکردم لەوەی کە پێیان وایە دەنگی ئەوان و نوێنەرانی ئەوان هەڵیان بژاردووە بەڵێ جوهودیان کردووە بەڵام نەهێڵدراوە یان نەتوانراوە فعلەن ئەو گۆڕانکاریە بکەن کە ئەوان ویستویانەوە لانی کەمیانی زیاد لە لایەنێکەیە کە پێویستە پێش هەڵبژاردنەکان ینی جۆرە لە ئیتیفاقیە بکرێتەوە ناو هێزە سیاسیانەوە لە بیرمان بێ بەدەر لەوە ئێمە ینی لەو ململانێ قوڵی کە ئێستا لە عێراقدا هەیە من نازانم ینی بەجیا باسیواکەینیاننا لەو ململانێ قوڵی کە ئێستاش لە عێراقدا هەیەەوە لە نێوان هەر لە نێوماڵ بەیتی شیعی خۆی لە نێوماڵی شیعیەوە لە بینی شیع و سونەوە لە بینی کورد و لایەن پێکاتەکانی تری عێراق هەمەش پێویستی بۆ یەکە کورد ینی جارێکگە بگەڕێتەوە نێوماڵی خۆی ڕێکخاتەوە ئیتیفاقکاتەوە بۆی کە فعلەن لەو ئەگەر و مەترسیانەی کە لە بەردەممانن بۆ داهاتوێنی بتوانین ڕوبەڕویان زۆر باشە بەس ماوەسێ سەقسە لەسەرەوە دەکری ئایا مەسەلەن ئەو کێشانێکی کوردستان هەر بەردەوامن مەسلەی پەخستنی دامەزراوەکان مەسلەی ئەو دۆ خراپەی کە خەڵکی بۆچی ینی چارەسەر ناکرێنینی ینی ئێستا دەتوانێت بڕیاری سیاسیان بەدەستە لە هەرێمی کوردستان ئەوانەی بڕیاری سیاسیان بەتاکید خۆ ینی بێ دوو سێتوانەوە ینی چارەسەری بکەن و پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە ئەوانەی بڕیاری سیاسیان بەدەستە لە هەرێمی کوردستان وە خۆ ڕوونە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی کێوە ڕوونیشە چه پەرلەمانی کوردستانی پەکخستووە ینی بڵێ ئاسانە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەگەر بویستە ئەگەر ئیرادە هەبێ و ئێمە زۆر جار قسە لەسەر و ئیرادەیەکەین وەگەلەیمان لە نەبوونی ئەو ئیرادەیە حەقیقەت بۆچی چونکە بەبێ ئەم ئیرادە جددیێنی و گرفتانە چارەسەر نابێت بەڵاممانەوە ئەم دۆخە لە بەرژەوەندی کێدایان بەسە لەم دۆخە خراپە بمێنێتەوە جارە من پێم وایە یعنیەوە هیچ گومانێک نییە کە ئەم دۆخەی کە ئێستا هەیە لە بەرژەوەندی کۆی ینی نەتەوە کەماندانی نەک لێرە لە پارچەکانی تری کوردستانی شوەمە ئێستا هەیە بۆ خۆمان پێشاندانی خاڵێکی ڕەشە لە ئەزمموی حکومڕانی هەم بەرامبەر دۆستەکانمان هەم بۆ دۆستەکانمان کە خاڵێکی لاوازە ناتوانن بەرگریمان لێ بکەن هەم بۆ نارەکانمان کامەکەنە بیانوێک بۆی کە بە هەموو دنیا بڵە نەمانە شانی ئەوەنی حکومڕانێتی خۆیان بکەنەوەە خۆیان ڕێز لە دامەزراوە شەرعی یاساییەکانی خۆیان ناگرن ئەوانە خۆیان دامەزراوە یاساییەکانی خۆیان پەکە خەنەوانە ببێت یاسا سەرۆکاتی دامەزراوەیە کە کەنەوانە ڕێز لەو یاسانە ناگرن کە لە پەرلەمانی خۆیان دەریان کردو ینیمە خاڵێکی لاوازە و وەکو زۆر زیاد لە جارێ وتومانە پەڵەیەکی ڕەشە بە ئەزمموی حکومڕانێتیمانەوە یەک دوو ینی حەقیقەت لەسەر ئاستی فرەی سیاسی و ئەو ململانە سیاسیش کە هەیە هەنگاوێکی ناتەندروستە چونکە زۆر جاریانی ئەو ئەسەلمێنێک کە حزبی سیاسی دەست بۆ هەموو جومگەکانەکە لە هیچ دنیادا نەبووە کە مەسەن حزب بتوانێت دامەزراوەیە پەکخاوە دامەزراوەکانن مامەڵە لەگەڵ حزبەکانەکەن و دیارە حزبی سیاسی وەزیفەی چیە لە مجتەمەع و ئەو جومگانەش کە حزبی سیاسی تێدا و ئێمە تا نەگەینەس ئەو دۆخەی کە دامەزراوەکانی هەرێمی کوردستان دامەزراوەی نیشتیمانی بن و سەروەریان بپارێزرەوە بتوانن تەحەکوم بە کۆی پرۆسی سیاسی و حکومڕانیەوە بکەن لە هەرێمی کوردستان ئەمە ناگەینە کەناری ئامە زۆر باشە بەس ململانە سیاسیەکانیش بە ناتەندروستی ئەمێنەوە تا ئەو کات ئەوەی کە بەرە زووتت ینی کاریگەری بەسەر پارچەکانی دیکەی کوردستانی شەوە بۆ دۆخە خراپەی کە لێرە هەموو بەشەکانی هەموو بە پارچەکانی هەرێمی کوردستان چاویان بڕیوە تا هەرێمی کوردستان و چاویان لەسەر ئەو ئەزمموونەیە کە سەرکەوتن بەدەستبێنێ و بگوازرێتەوە بۆ ئەوانەوەی بە تاکید ینی کاریگەری کوردیەک پەرلەمانی هەبووە تا ئێستا ئەوش پەکراوە لە مێژوودا بە تاکید ینی خۆنا لە هەرێمی کوردستان ئەزمموونێک کە بووە کە ئەزمموونێکی خۆماڵی حکومڕانێتیەکی خۆماڵی خۆکردی بووە کە بەرەنجامی خەباتی چەند ساڵی ئەو میلەتە بووە و بەرەنجامی چەندین شۆڕشیەک لە دوای یەک بووە ئەم دامەزراوانەی کە هەن کە ڕەنگە گەورەترین و باڵاترینی پەرلەمانی کوردستان بێ پەرلەمان بێ لە هەموو وڵاتێکدا کاتێک کە پەرلەمان پەکەخرێ بە تاکید ینی زەرری بۆ خۆمان هەیە و زەرری بۆ پارچەکانی کەش هەیە و من پێشم وایە نابێت نە هیچ هێزێک شەرعیەت بە پەکخستنی پەرلەمانی کوردستان بداوە نابێت هیچ کەسێک و هێزێکی شانازی بۆ بکە کە پەرلەمانی کوردستانی پەکخستووە بەڵ زۆر باش بەس ئەوەی بەستکرد مەسلەی ئەوەی کە ئێستا حیزب لە کوردستان ینی حیزب هەیە هەموو دامەزراوەکان بە مڵکی خۆی بزانێ بۆ نمونە ئەو دامەزراوێ لە بەرژەوەندی ئەودانە بێت بیگۆڕێت یان کەسێک لە بەرژەوەندی زانی نەک حیزب هەیە لە 24 ساڵ یا دوای ڕاپەڕینەوە تا 2023 و لە 2023 تا ئێستا دوایەوەی کە
ئەم مەزمونەی هەرێمی کوردستانی حزب تەحەکومی بە کوی دامەزراوەکانی هەرێمی کوردستانەوە کردووە بە قەزا بە هەموو دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستانیانەوە نەک حزب پێ دامەزراوەنانیەوە حزب تا ئێرە تەحەکومی بە دامەزراوەکانەوە کوردستان وەوە گرفتی گەورەی بەردەم پرۆسی حکومڕانی بۆ لە هەرێمی کوردستان و گرفتە بووە کە کۆمەڵی هێزی سیاسی خەباتی سیاسیان لە پێناو دەست پێ کردو بۆی بتوانین تەجاوزی ئەو گرفتە بکەین و فعلەن دامەزراوەکان ڕۆڵی خۆیانیان ببینن و دامەزراوەکان دامەزراوەی نیشتیمانی بن و مڵکی هەموو هێز و لایەنە سیاسیەکان بن و مڵکی هەموو هاوڵاتیان بن و سیستمێکی سیاسیمان هەبێ نەتیجە سیستمێکی حکومڕانیمان هەبێ کە هەمومان لەسەری ڕێککەوین و هەمومان بپارێزێ و سنتەری خزمەتکردنی بڕیاردانی خزمەتکردنی هاوڵاتیان بە حەقیقەت وە لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ببن بە پارێزەری بەداخەوە ینی خۆ هەوڵەکانی ڕابردوو لە هەوڵەکانی نووسینەوەی دەستور و لیژنەی نووسینەوەی دەستور کە لە نێوان پەرلەمانی کوردستان پێیکی هێنا هەنگاوێک بوو بە ئاراستەی ئەوەی کە فعلا نێمەخاوەنی دەستورێک بین و دواترم دەستورە زمانی پاراستنی دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان بەڵێ زۆر باش بەس هۆکاری چیە کە مەسەلەن ئێستا زیاتر لە حیزبێ خۆی بە خاوەنی مەسەلەن هەرێمی کوردستان دامەزراوەکانی بزانانی یاخو مەسەلە دابشکردنی پۆستەکانیش زیاتر لە هۆکارێک هەیە حقیقت ینی من نامەوێت ینی قسە لەسەر یەک حزب یا دوو حزب بکەم زیاتر لە هۆکارێک هەیە لە هەرێمی کوردستاندا ینی لە قۆناغێک لە دوای یەکەکاندا تا ئێستا ینی ئێمە نەگەشتوینە ئەوەی کە حزب قەناعەت بۆ بکە احتیکاری جومگەکانی حکومڕانی نەکا لە هەرێمی کوردستان و نەگەشتوینە ئەو قۆناغی کە فعلەن باوەڕی ڕاستەقینە بەدەستا و دەستی کرد دەستکردنی دەستەڵات بێ و نەگەشتوینە ئەو قۆناغی ینی یان نەویستراوە بگەینە ئەو قۆناغی کە فعلەن باوەڕمان بۆ بێ کە سندوقەکانی دەنگدان شوێن یەکلاکردنەوەی ململانەکان بێ و ئەو هێزانەی کە زۆرینە بەدەستهێنن بوار بدرێت کە فعلەن حکومڕانێتی لە هەرێمی کوردستان بکەن و ئەو هێز و لایەنە سیاسیانە بەشێکی گەورەیان ترسی ڕاستەقینیان لە ئیرادەی حەقیقی دەنگدەرانی هەرێمی کوردستان هەیە بۆیە زۆر جار پەنا بردێت لە کۆی ئینتیخاباتەکانی هەرێمی کوردستان پەنا بردراوەتە بەر ترساندنی خەڵک و بە تەطمیع بە بەکارهێنانی سەرۆت و سامانی نیشتیمانی بۆ کڕینی ئیرادەی هاوڵاتیانی خەڵک بۆ تەزویرکردن لە ئیرادەی دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ومانە خۆ ئەو گرفتانن کە زیاد لە جارێکیانی لایەن هێز و لایەنە سیاسیەکانەوە قسەیان لەسەر کراوە و ئەو گرفتە ئەساسیانن کە بێ بەردەوام بوترێنەوە بەردەوام قسەیان لەسەر بکرێ و ببن بە بابەتی ئەساسی هێز و لایەنە سیاسیەکان و ڕۆژنامە نووسان و ڕۆشنبیران و ڕووناکبیران تا ئەوەی ئێمە فعلەن هەرێمی کوردستان ئەگەیەنینە ئەوەی کە باوەڕی ڕاستەقینە بە دەستا و دەستکردنی دەستەڵات هەبێ و حزب دەست نەگرێ بەسەر جومگەکانی حکومڕانی هەرێمی کوردستان و حزب تەحەکوم بەسەر سامانی گشتیەوە نەکە و حزب احتیکاری سامانی گشتی نەکە و بەکاری نەهێنێتەوە لە پێناوی بەرژەوەندیە حزبیەکانی خۆی و بۆ سەرکوتکردنی کۆمەلگا بەکاری نهێنێتەوە. سپاس دەکەم ناوبرێکمان هەیە ماوەسە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبرێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستاگەر بڕێنەوە لای بەڕێستان ئەگەر باز لە ئەو بکەین بەرپرسێکی باڵا یەکێک لە حیزبەکان باز دەوەکە کە لە بەهاری ئەمساڵ پەرلەمانی کوردستان کارا دەکرێتەوە تێڕوانینی ئێوە ئێستا بۆ کاراکردنەوەی پەرلەمان چی هەمان تێڕوانین ڕابردووە؟
يعني طبعا پێمان وایە پاکستانی پەرلەمانی کوردستان بڕیارێکی ناشەرعی بووە و حقیقت يعني سەرەتاش باسمان کرد يعني ئەمە بە هیچ شێوەیەکەوە کۆمەڵی ئیسلامی شرعیت بە پاکستانی پەرلەمانی کوردستان نادەین و پێشمان وایە پەرلەمانی کوردستان کارێکی یاسایی خۆی کردو پەیڕۆی ناوخۆی هەنگاوی ناوە و فعلان لای ئێمە کۆمەڵی ئیسلامی ئێمە بەڵێ لەگەڵەوەین کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بەڵام خۆ لە ناو هێز و لایەنە سیاسیەکان ئێستا بۆ چوونی جیاوازەیە گفتوگۆی بۆ چوونی جیاوازەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان ئێمە کۆمەڵی ئیسلامی کاڵین گفتوگۆکان دەست پێ بکرێتەوە پێشوازیمان لە دەستپێکردنەوەی گفتوگۆکان کردووە تێگەیشتوین لە واقعی کە فعلەن ینی گفتوگۆکانی دەستپێکردنەوەی گفتوگۆکانی هەرێمی کوردستان پێویستی بەوەیە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان تەفاهم بکرێت بۆ ئەوانەوە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەری گرفتی یاسایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە کۆبوونەوە بکرێ و لایەنەکان لەسەر میکانیزمی چارەسەری ئەو کێشانە بگەن بەڕێک زۆر باشە بەڵام مامۆستا بەشێک لە لایەنەکان یاخود باز لەوە دەکەن کە مەسەرەن پەرلەمانی کوردستان بە دیاریکراوی سەرۆکایەتەکەی هۆکاری ئەو کێشە سیاسی و قەیرهاندارەیە کە ڕووی لە کوردستان کردو بەلای ئەوان هۆکارن؟ وڵای من نازانم یانی جارە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆچی هۆکاری قەیرانی دارایین و بۆچی هۆکاری هەموو قەیرانان کە لە هەرێمی کوردستان هەیە جارە پێش پەرلەمانی کوردستان و پێشەوەی پەرلەمانی کوردستانیش پەک بخرێ هەرێمی کوردستان جیرۆدەی قەیرانی دارایی بوو یەک دوو و لە هەرێمی کوردستان جارە و خۆمان ینی هەموو هێز و لایەنە سیاسیەکان بە ئەوانش کە تا دەستیان لەو گەندەڵی قوڵە هەیە لە هەرێمی کوردستاندان بۆ دانێن کە گرفتێکی گەورەی گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستانم گەندەڵی دارایی وە بۆ گەندەڵی کاریگەڕی بوارەکانی تری گەندەڵی و لە هەرێمی کوردستان ئیرادەیەکی جددی نەبووە نە لە ئێستاشدا هەیە بۆ دەستپێکردنی چاکسازی بنەڕەتی و ڕیشەی لە هەرێمی کوردستان ئەوەی کە فعلەن حزب لە جومگەکانی حکوومەت بێتە دەرەوە حزب بڕیات بۆ حکوومەت نەدا یارمەتیم بدە یعنی ئەمانە هەموو ئەو پێش بۆ هەبوون و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتیەکی یاساین و بە یاسا هەڵبژێردراون و بە پێی یاسا کارەکانی خۆیانیان کردووە نایانیەوە بیانوویە کە بۆی کە بەشێ کاتی خۆشی ئێمە ئاماژمان بۆی بەشێ لە کێشەکانی تر لەبیر هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببردرێتەوە بەڵام وەکوس باشم کردێمە تەفەهومیەوەکەین کە چارەسەری ئەم کێشانە پێویستی بەوەیە کە پەرلەمانیش و کاراکردنەوەی و حکوومەتیش و چارەسەری کێشەکانی و سەرۆکایەتی هەرێم و چارەسەری کێشە یاساییەکانی و کێشەکانی تری ببێتە بابەتی گفتوگۆی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بۆ چاککردنی بووە چارەسەری بە خستنەڕووی چارەسەرێک کە چارەسەرێکی تەوافقی بێ لە نێوان ئەو هێزانەدا کەواتەوان هیچ کێشەیەکیان نییە و کێشە یاسایی بەلای ئێمە و کۆمەڵی ئیسلامی نەخێر بەڵێ زۆر باش ئەگەر باز لەوە بکەینە سەر مەسەلەی بڕیاردانی کۆمەڵی ئیسلامی بۆ نمونە بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان بۆ مەسەلەی پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێم کاتی خۆی لە پەرلەمان هەبوو کۆمەڵی ئیسلامی چۆن بڕیار دەدا ڕەنگە زۆرجار تۆمەتبار بکرێت بە لایەنگری لایەنێکی سیاسی ئێوە چۆن بڕیار لەسەر ئەم پرسان دەدەن و پێوەتان چییە مەسەرەن بۆی بڕیار لەسەر پرۆژەیە بدەن وڵا ئێمە خۆمان ینی زۆر مهتەم نین بۆی کە زاروبار تەمەن لەنایەن لە هێزی سیاسی نا بەڵام ینی وەکو هەندێک لە جاروبار مسر لە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن و پێشمان وایە ئامانجدارە کە کۆمەڵی ئیسلامی ئەکرێتە ئامانج وە ئێمە وای نابینی لە هەرێمی کوردستان و ململانەیە کە هەیە ململانەیەک بێ لە نێوان دوو هێز بێت تاوەکو ئێمە ناچاربین لە بەریەکێ لەو دوو هێزە بین حقیقت خۆمان کۆمەڵی ئیسلامی ئێمە پێمان وایە لە هەرێمی کوردستان ینی قۆناغێکمان تێپەڕاندووە کە قۆناغی حکومڕانیەکی ناتەندروستە وەکو باسم کرد احتیکار قۆڕخکاریەکی گەورە هەیە لە جونکەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و گەندەڵیەکی قوڵ هەیە و ناشەفافیەتێک هەیە ناشەفافی هەیە نەکنە ناشفافیەک کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرچاوڕوون نین لە ئەقلی کەمترینی ئەو داهاتانی کە هەیەە لە هەرێمی کوردستان و تەوزیعاتێکی زۆر ناعادیل ینی دابشکردنێکی نادادگەرانە لە سەرچاوەکانی داهاتێ و هاوڵاتیان هەرێمی کوردستان لی مستەفید نین و لەگەڵ ئەو هەموو نەوتەی کە لە هەرێمی کوردستانە فرۆشتێەوە ئەوەی کە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە جۆرەکە ژێرخانێکی گەورەی نەوت بەڵام وتە هاوڵاتیانی گرفتی
سەرەتاییان هەیە کە گرفتیەوەی کە موچەی مانگانەی خۆیان لە کاتی خۆی و ئەو نیو موچەیەش کە هەیە وەری ناگرن بەو شێوەی کە حقیقەت ئەمانە گرفتە ئەساسیەکانی هەرێمی کوردستان و ململانی ئەساسیەکان لە هەرێمی کوردستان نابێت لەبیر خەڵک ببرێنەوە ئەبێ بزانین کە ئەو گرفتانن کە ئێمە کاتی خۆی ئۆپۆزیسیۆن بووین و بۆ پاکێجانی ئۆپۆزیسیۆن چوینە گفتوگۆکانەوە و بەشداریمان لەو حکوومەتە کرد و ئەو هێزانەی کە بەشداریمان لە حکوومەت کردووە بەڵێنمان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا کە ئێمە لە پێناوی چاکسازی بۆ بەرجەستەکردنی شەراکەتێکی حەقیقی ئەچینە ناو ئەو حکوومەتە و ڕازگۆ بین لەگەڵ بەڵێنەکانی خۆمان وەک کۆمەڵی ئیسلامی تا ئێرە ڕازگۆ بووین لەگەڵ بەڵێنەکانی خۆمان و پابند بووین بەو بەڵێنانەی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانمانداوە دەنگەکانی ئێمە و کۆمەڵی ئیسلامی دەنگی ئەو دەنگانن کە بە پاکێجەکانی چاکسازیمان بەرز کردەوە پێچوینەتە ناو حکوومەتەوە ئەو دەنگانن کە ئێمە هێناومانە لە پێناوی بەرجەستەکردنی شەراکەتێکی ڕاستەقینە لە حکومڕانیدا ئەو دەنگانن کە ئێمە وتومان ڕازگۆ بین لە پاراستنی متمانەتان لەم حکوومەتەوە لەم پەرلەمانە و بەرگری لە دەنگەکانی خۆماناکەین بەم متمانەیەوە چوین و بەم متمانەیە ماوینەوە و تا ئێرە پابند بووین بە بەڵێنەکانمان لە داهاتووشەوە پابند دەبین ئێمە لەو سەنگەرەین لە غیری ئەو سەنگەرەنین حەقیقەتەن و هیچ جۆرە دابشکاریەک لای ئێمە و کۆمەڵی ئیسلامی نێمە سەنگەری لایەنی فلان لایەنی ئەلیف لایەنی با ناوەکو کۆمەڵی ئیسلامی خۆمان زۆر لەوە بە گەورەتر زانین کە پاشکۆی هیچ هێزێکی سیاسی بین چ لە ناوخۆ چ لە دەرەوە ئێمە بڕیاری سیاسیمان وەک کۆمەڵی ئیسلامی بەرەنجامی ئەو ئەنجومەنانەیە کە خۆمان هەمانە ئەنجومەنی سیاسی بڕیار دروستەکە ئەوەی کە پێویست بێ پەیڕەوی ناوخۆ سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بڕیارەدا بڕیارەکانی کۆمەڵی ئیسلامی لە سۆنگەی ئەوە هەڵەقڵێن کە بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدی ئەهێنێ خۆشمان بە ڕازگۆ ئەزانی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان ڕاشکا و سەریحین لە تێڕوانینەکانی خۆمان ئەوەش بە سەریح سیاسیەکان بە پرۆژەکانتانەوە پابندین بەڵێ پابندین و پارێزگاری تەواوی ئەو بەڵێنانە ئەەکەین ئێمە ئەوە نوێنەرەکانیشمانن لە حکوومەت ئێوە ئەتوانن مایکی پەیام ڕۆژانە ببن ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێمە نوێنەرەکانی خۆمانە بینین لەو سێکتەرانی کە نوێنەرایەتیەکەن نوێنەرەکانی خۆمانە بینین لە پەرلەمانی عێراق کە شانازیان پێوەکەین نوێنەرەکانمان بینی لە پەرلەمانی کوردستان کە شانازیان پێوەکەین کۆمەڵی ئیسلامی بەو شێوەیە کە بەڵێنی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانداوە نوێنەرایەتەکەی کردووە و باجی هەر شتێک پێویست بێ باجە دەین لە پێناوی پاراستنی ئەو بەڵێنانی خۆمانەوە لەو پێنەوە لە بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە باجی گەورەماندا و تا ئێستاش باجە دەین ئەگەر لە بەرێکی ترام باشتر بوو ینی بۆ دۆخحیزمیانی وەکو باسم کرد ئێمە پێمان خۆش نییەنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وا وێنا بکرێت کە ئەمە ململانەی سیاسیە لە بینی هێزە سیاسیەکان کاکەمە ململانەی سیاسیە لەسەر شێوازی حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستان ململانەیە کە لە پێناوی ئەوەی کە فعلەن ئێمە بگەینە سیستەمێکی حکومڕانی تەندروست کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانکە خۆ ئێمە نەبووین لە حکوومەت ئێمە ئۆپۆزیسیۆن بووین گەندەڵی هەبوو گەندەڵیەکی قوڵ هەبوو چاکسازی نەبوو احتیکار هەبوو دامەزراوەکانی هەرێمی کوردستان یاساتیاندا سەروەر نەبوو و پاوڵەکانی ئێمە لە پێناوی ئەوەم دامەزراوانە دامەزراوە بن کە فعلەن خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن خۆشمان وەکو کۆمەڵی ئیسلامی پابند دەبین بەو بەڵێنانەوە و هەرچی پێویستکە قوربانیە دەین لە پێناوی بەدیهێنانی ئەو بەرژەوەندیانە بەڵێ زۆر باش ئەگەر بینە سەر مەسەلەیەکی تر ئەویش باز لە سینارۆکانی داهاتووی پێکێنانی حکوومەت دەکرێت هیچ شتێکی وا لە ئارادەیە کە سینارۆ نوێ بەڕەوە بێ بۆ تەشکیلکردنی حکوومەتێکی نوێ لە داهاتوودا یاخود پشکی سیاسەکان بەپێی چ شێوەیەک دەبێت ئەزین چۆنە هێز و لایەنە سیاسیەکان بەجیا بە تایبەت ئەوانیان کە لە دەستەڵاتن خواستی خۆیانیان هەیە بۆ ینی شێوازی پێکهێنانەوەی حکوومەت وە شێوازی کارەکردنەوەی پەرلەمان وە ئەوەی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان چۆن بە جۆرێک ینی چالاک بکرێتەوە کە لە ژێر هەژمون و دەستەڵاتی ئەواندا بێت بەڵام ئەم سیناریوانەوەکو چۆن لە ڕابردووە سەریان نەگرتوێن پێمان وێ لە داهاتووشدا سەر ناگرن زیاد لە سیناریۆیەک بەڵێ هەیە بەڵام باسمان کردیانی ڕێگای سەلیم و تەندروست بە ئەوە ئەزانین ئەم هێزانەی کە نوێنەرایەتی خەڵکەکەن و زۆرترین دەنجی هاوڵاتیانیان بەڕیزبەندی بەدەستێناوە ئەمانە بچنەوە سەرمێزی گفتوگۆ و چارەسەری کێشە بڕاتیەکان ئەوەندەی کە بەڕێستان ئاگادار بە سیناریۆکان چی نەگەر خۆ باسم کردوتم ینی ئەو خواستانن کە زیاد لە خواستێک هەبووە لە ڕابردوودا و لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوونە کە زۆرجار گەڕانەوە بۆ ئیتیفاقی دوو قۆڵی هەندێک جار بیرکردنەوە بە لەوەی کە چۆن ینی حکوومەتێکی زۆرینە پێک بهێنرێتەوە لەسەر ئەو ئەساسە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و ئەو هەوڵانە لە ڕابردوودا هەبوون هەوڵی سەرکەوتو نەبوون و من باوەڕمە لە داهاتوشدا سەرکەوت زۆر باشە بەس سەبارەت بۆی کە باز لەکەندێک لایەن
ببن بە ئۆپۆزیسیۆن ئێوە ئەگەر بشبن بە ئۆپۆزیسیۆن بژاردەی ئۆپۆزیسیۆن بوون بژاردەیە کە هەر هێزێکی سیاسی خۆی بڕیاری لەسەردا و هیچ هێزێکی سیاسی مافیەوەی قرار لەسەرەوە بدەکە پێویستە فڵان لایەن و لایەن ومانە ببن بە ئۆپۆزیسیۆن ئەو هێز سیاسی خۆی بڕیاری لەسەردا ئێمە و کۆمەڵی ئیسلامی لە قۆناغی ڕابردوودا بە میکانیزمەکانی ناو خۆمان و پرەنسیپانەی کە کۆمەڵ قەراری پێدا بڕیارماندا ئۆپۆزیسیۆن بین و لە قۆناغی ئەم قۆناغش کە ئێستا لە حکوومەتین بەو پرەنسیپانەی کە پەیڕەوی ناوخۆ بۆی دیاری کردوین بڕیارماندا بەشداری حکوومەتمان کرد و ئێستا لە حکوومەتین و هەر بڕیارێکیکەی لەو شێوە وەربگرینەوە بەپێی پرەنسیپەکانی ناوخۆمان هەنگاوی بوونی. بەڵێ زۆر باش ئەگەر بابەتێکی تر باسی لێ بکەین مەسەلەی ئەوەیە کە ئێستا ناشفاوەتێکی زۆرەی لەسەر چاوەکانی دادووە لە دوایین شتیش دەێستا حکوومەت هێرێ 121 میلیۆن دۆلاری دۆڕاندۆ بە کۆمپانیای داناغاز. ئێوە ڕاتان چی لەسەبارەت بە ئیدارەدانی مەلەفی نەوت و سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان؟ جا بەشی گەورەی ئەو نەهامەتیانەی بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە ئەو شێوەی ئیدارەدانی مەلەفی نەوتەوە و ناشەفافێتەیە کە لە مەلەفی نەوتدا هەیە و ئەو تەوزیعکردن و دابشکردن نادات پەروەرانەیە کە لە داهاتەکانی نەوتدا هەیە و ئەو نەهامەتیانەیە کە بەهۆی مەلەفی نەوتەوە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە کە بۆتە ململانەی سەختی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیش لە هەموو حاڵەتێکیش لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان قۆچی قوربانی ئەو ململانیانە. یعنی مەلەفی نەوت یەکێکە لەو مەلەفانەی زۆرترین ملاحەزەی لەسەر و زۆرترین تێبینی لەسرە و بەشی گەورەی ئەو نەهامەتیانش لە هەرێمی کوردستان هەیە برەنجامی ئەو ناشەفافێتەیە کە تا ئێستاش نەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆرینەی هەرە زۆری پەرلەمانتاران و هێزە سیاسیەکانیش لیان معلوم نییە کە میتفاقیانە چۆنن و داهاتی ڕاستەقینی نەوت چەندە و چۆندا بەشەکرێەوە چ لی مستەفیدە حقیقت. بەڵێ ینی ئێستەوە هیچ تا ئێستاش وەکو زۆر زیاد لە جارێک وتراوە ینی گروپی بچووک سوودمەندی ڕاستەقینن لە داهاتەکانی هەیە لە مەسەلەی نەوت و هەرجی پرسیار نیانی بەڕای ئێمە هەرجی پرسیار نییە ئەوەی کە قۆڕخکاری لە ینی ناشەفافێتێکی تەواو هەیە گەندەڵیەکی تەواو هەیە و ئیستیغلالی ئەو مەلەفەکراوە لە پێناوی بەرژەوەندی حیزبی و کەسیەکە. بەڵێ زۆر باش بەس ئەو قەیرانەی کە ئێستا لە کوردستان هەیە بە وەچوونی ئێوە کە خەڵک موچەی پێ نادرێت پێتان وایە داهات هەیە و ئەگەر گەندەڵی نەبێت دەتوانرێت بەم داهاتی کە لە کوردستان هەیە ژیانی هاوڵاتیان دابین بکرێت؟ جاخۆ هەرێمی کوردستان طبعاً لە بینی دوو بژاردەیە ئێستا یا ئەو بژاردەیە کە فعلەن داهاتی تەواوی هەیە ئەو داهاتی کە هەیەی بەشیەوەکە کە گرفتی موچە لە هەرێمی کوردستان چارەسەرکە یا ئەگەر ناتوانێت با پابند بۆ ئیتیفاقی کە لە میزانی حکوومەتی ناوەندا هاتووە بۆی گرفتی موچە لە هەرێمی کوردستان بەڵام هیچیان ناکات نابەتەکی نابێتم وتم ئەگەر فعلەن داهاتەکە بەش ناکە و ڕاستگۆین لەوەی کە فعلەن داهاتی نەوت لە هەرێمی کوردستان ناتوانێت گرفتە داراییەکانی هەرێمی کوردستان چارەسەرکە با بفەرمون پابند بن بۆ اتفاقی کە لە میزانی حکوومەتی ناوەندا هاتووە بۆی گرفتی موچە لە هەرێمی کوردستان چارەسەر بێت. خۆ ئەگەر پابند نابن با بە داهاتی ناوخۆ داهاتی نەوت گرفتی موچە لە هەرێمی کوردستان چارەسەر کرد. زۆر باشە بەڵام پێتان وایە داهاتەکە زیاتر لە مەسەلەی موچەکە ئەگەر لە دەستێکی ئەمیندا بێت؟ ئەزانی کاک حەکیمیانی ئەم پرسیارانە کە زۆر جاریانی زیاد لە جارێک وەڵامی دراوەتەوە داهاتی نەوت و داهاتە ناوخۆی داهاتەکانی هەرێمی کوردستان ئەگەر یعنی ئەو داهاتانەی کە ئەخرێنە ڕوو ئەو ئامارانەی کە ئەخرێن ڕوو ئەگەر ئاماری دروستن و دڵنیان وانە یعنی ئەگەر باوەڕیان هەیە ئەگەر شەفافیەتێکی ڕاستەقینە شەفافیەت دروست کرا مثلەن سەرچاوەکانی داهات شەفاف بوون وەخرانە بەردەستی لانی کەم پەرلەمانتاران و پەرلەمانە پەکخراوەی کە نەهێڵدرا ڕۆڵی خۆی ببینێ لە هەرێمی کوردستان و ئەگەر ئەو کات فعلەن ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لانی کەم متماناکەن کە داهاتی هەرێمی کوردستان و داهاتی نەوت بەشی ئەوە ناکا کە گرفتەکانیان چارەسەرکە ئەو کات هاوڵاتیان نەبە ناچاری وەک ئێستا بەبێ متمانەی بەخواستی خۆیان تێگەن کە حکوومەتەکەیان لە قەیرانێکی ڕاستەقینەدایەوە هاوڵاتیان ئامادەن باری گران لەگەڵ حکوومەتەکەی خۆیان هەڵگرن بۆ چونکە ئەو کات متمانەیان هەیە. بەڵێ زۆر باش ئەگەر کاتیشمان کەماوە سوات بە پەیوەندەکانی هەرێم و عێراق ئێستا باز لە مەسەلەی چوونی وەفدی سیاسی بۆ بەغداد دەکرێت هیچ وتوێژێکی فەرمی هەیە کە مەسەلەن لە نێوان لایەنە سیاسیەکان گفتوگۆ کراویان تەناوەیە کە لە ڕاگەیاندنەکانەوە باز دەکرێت. زانی ئێستا عێراق وڵاتێکە کە جیرۆدەی کێشەیەکی یەکجار گەورەیە لە ناو خۆیدا. ئێستا عێراق وێڕای ئەوەی کە داعش هاتە ناوی عێراق و عێراقی شەق کرد و جگە لەوەی کە
ئێستا نێوماڵی شیعی خۆشیان ینی خۆتەزانی لە ململانەیەکی گەورەدان و ئێستا قۆناغی ئەو ململانەیە ینی بەشی گەورەی لە نێوان کوتلەی دەوڵەتی قانون و تیاری سەدریدا لەم چەند ڕۆژە بەڕوونی دیارەوە ئەو ململانیانەی کە لە نێوماڵی شیعیدا هەن کە ئەوان ینی حکومڕانی ئێستای عێراقن حەقیقەتوە ئەو دیاریشە کە سونەکان لە عێراقدا بێڕۆڵ کراون و تەهمیش کراون لە پراوێزی عملیە سیاسیدا ئەو کوردیش دیارە کە لە ئێستادا لە قۆناغی شەراکەتی شەریکی دەستەڵات لە عێراقدا نەماوە ئەو بنەمانەی کە حکوومەتی نوێی عێراقی لەسەر پێکات حکوومەتی فیدراڵی کە بریتی بوو لە تەوازن لە بینی مکەویناتی عێراقی و بریتی بوو لە شەراکەت لە نێوان پێکاتەکاندا ئەم بنەمایانە بە تەواوی ئێستا بینی بەرەو لە ناوچوون زۆر باشەوەی مواقع عێراقا و ئەمە کوردیش ئێستا خۆتەزانی لێچە لەو قۆناغانەیە کە خاوەنی ینی کورد ئێستا خیتاوی ئێستا کورد لە بەرامبەر بەغدادا بە تەواوی وەکو هێزێکی لاواز دەرەکەوێت وەکو بۆ هۆکارەکەشی بەشی گەوری ئەو لێکترازانەیە کە لە نێوماڵی خۆماندا هەیە حقیقەت و بۆ ینی گەڕانەوە بۆ جارێکی کە بگەڕینەوە خاڵی سەرتاوێک کە بێ ئێمە نێوماڵی خۆمان ڕێکخینەوە و ئەو لێکترازانە سیاسی کە هەیە چارەسەریکەی و بینەوە بەیەکەوە هەومان مامەڵەکەین بۆ یەک تێڕوانین و ڕوویای هەڵبەشمان هەبێ و یەک هەڵوێستی وەک یەکمان هەبێ بەمە ئەتوانین ئێمە مامەڵە لەگەڵ عێراق بکەین ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان هەتا ئەو کاتەی لە چوارچێوەی عێراقداین و بەپێی دەستور ئێمە لەگەڵ عێراقدا هەین ئەو گرفتە ئەساسیانەی کە هەمانن کە جگەل لە گرفتی بودجە و ئەوەی کە لە هەرێمی کوردستان بودجەی هەرێمی کوردستان بڕاو ئێمە گرفتی خاکمان هەیە ئەوەی کە پێویستە بە سنوورەکانی مادەی 140 ناوچەکانی دەرەوەی حکومڕانێتی حکوومەتی هەرێمی کوردستان و پرسی سەر بە خۆیش خۆتەزانیانی ماوە کە باسەکرێ ئامادەکاری بۆ نەکراوە حقیقەت و زەمینە سازی ناوخۆیی بۆ نەکراوە و زەمینە سازی دەرەچی بۆ نەکراوە لەو ڕۆژەوە من پێم خۆشەیانی ئەوە بڵێم هەر هەوڵێک بۆ گفتوگۆکردن ینی بۆ پرسی سەر بەخۆی ئێمە ئەوە بە سەلی مەزانین کە هەنگاوی یەکەمە بێ لە ناوخۆ بێ هەنگاوی دووەمە بێ لەگەڵ بەغدا بێ حقیقەت ئێمە جارە پێمان وایە بێ هەنگاوی یەکەم لە ناوخۆ بنینەوەیە کە یەکریزی بجێڕینەوە بۆ نێوماڵی خۆمان پاشان بەیەکەوە بە یەک گوتاری هاوبەش مامەڵە لەگەڵ بەغدا بکەین بەس بۆ زیادەی سیاسی بەکارێنراوە پرسی دەوڵەت قسەمان لەسەرەوە کردووە ینی خۆ زۆر جار تەمەەن پرسی دەوڵەتی کوردی بەشێک بۆ لەو ململانە سیاسیانە ینی بەکارهێنراوە بۆ بۆ ململانە ناو سیاسەکانی هەرێم هەم جاریش ینی بەشێک بۆ لەو ململانەی عێراقیشدا لە نێوان زۆر باش کاتمانکەم بە سبات بۆ دەکەیت و توێژێک کراوە لەلایەنەکان توێژ فەرمی ئێماگەدار سپاس دەکەم بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروە زۆر سپاسیش بۆ بینەرانی بەڕێز کە تاکو ئێستا لەگەڵ مامون سپاس بۆ ئەوکارنم تا بەرنامێکی تر خواتانەوە.